مافەکانی ژنانی کورد و جیهان لە نووسینی بەڕێز دڵسۆز ڕەسوڵ. ئەو خۆناغەی ژنانی جیهان لە کۆمەڵگە پێشکەوتووەکاندا پێگەیشتوون لە بواری سیاسی و بەدەستهێنانی پێگا لە ناوەندەکانی بڕیاردا بەرهەمی خەباتی بێپسانەوەیانە. لە سەردەمانێکدا ژنان بە گشتی لە هەموو کۆمەڵگاکاندا وەک مرۆڤی پلەنزم تەماشا دەکران. لە مێژوودا سەردەمی بە کۆیلەکردن بۆ ژنان زیاتر درێژەی کێشاوە و وەک کەلوپەل مامەڵەیان پێوەکراوە. بزوستنەوەکانی ژنان لە جیهاندا نزیکەی 200 ساڵ تەمەنیەتی کە سەرەتا بە داواکاری سادە دەستی پێکردووە و وەک مافی دابینکردنی کار و موچەی هاوتا. ئیتر بە پێی قۆناغ داخوازیەکانی ژنان گەشەی کردووە هەتا بە داوای مافە سیاسیەکان گەیشتووە و دوجاریش سەردەمی خواستی یەکسانی لە ماف و ئەرکدا هاتووەتە کایەوە. لەو مێژووەدا چەندین ڕێکەوتەنامە و بەڵگەنامەی نێودەوڵەتی بوونەتە هاوکار و پشتیوان بۆ بەدەستهێنان و چەسپینی مافەکانی ژنان و ڕەنگدانەوەی لە یاسای وڵاتە جیاوازەکان و ڕیشەکێشکردنی جێیاکاریەکان و ئەو کتوبەندانەی دەبنە کۆسپ لە بەرزەم هاتنە ئارای کۆمەڵگایەکی یەکسان و هاوسەنگ کە تیادا لەسەر بنەمای مافی مرۆڤ ڕێز لە تاکەکانی بگیرێت. لەو بەڵگەنامانە دەکرێت ئاماژە بە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤی ساڵی 1948 و هەردوو ڕێکەوتەنامەی مافی مەدەنی و سیاسیەکان و مافە ئابووری و کۆمەڵایەتیەکانی ساڵی 1966 نەسەوە یەکگرتوەکان بکەین کە ئەم دوانە بوونە بناغەیەکی بەهێز بۆ هاتنە ئارای پەیماننامەی تایبەت بە مافەکانی ژنان و بەگەشتدا چوونەوەی جیاکاری و چۆسانەوە کە هەرە گرنگترینیان ڕێکەوتەنامەی سیداوی ساڵی 1970 تایبەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی و جیاکاری دژی ژنانە و عێراقیش یەکێکە لەو وڵاتانەی ئەندامی ئەم پەیماننامەیە. ئەم بەڵگەنامە نێودەوڵەتیانە هانی وڵاتانیان داوە بۆ داڕشتنی دەستور و یاساکانیان لەسەر بنەمای ڕێزگرتن و دابینکردنی مافەکانی ژنان بۆیە لەو وڵاتانەی ڕێز لە یاسا و دەستور دەگیرێت و بە شێوازی دیموکراسی دادەڕێژڕێن دۆخی ژنان بەرەو باشبوون ڕۆیشتووە و دەرفەتێکی باشیان بۆ ڕەخساوە بۆ ئەوەی بتوانن پەرە بە مافەکانیان بدەن. لە هەندێک وڵاتیش سەرەڕای پابەندی یاسایان بە بەڵگەنامە نێودەوڵەتیەکانەوە کەچی نەیانتوانیوە ئەو بوارە بڕەخسێنن، بەڵکو زۆر جار ئەو بابەتە وەک شتێکی لاوەکی و ناگرنگ تەماشاکراوە، لەوانە لە عێراق، ئێران و بەشێکی زۆری وڵاتانی جیهانی سێهەم کە ژنان کەمتر دەرفەتی خۆسەلماندنیان هەبووە. لە هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە ڕوانگەیەک بۆ پێڵپشتی ژنان هەبووە، بەڵام دوای ساڵی 2003 و نووسینەوەی دەستوری عێراق پشتیوانیە یاساییەکان بۆ مافەکانی ژنان باشتر فراهەم بوو. کەچی لە ڕووە کۆمەڵایەتیەکەیەوە جۆخەکە پێویستی بەوە هەبووە کاری لەسەر بکرێت و زەمینەی دەرچواندنی یاسای مەدەنی و پارێزەری لە مافەکانی ژنان بڕەخسێنرێت. بۆیە ئێستا پێویستە کار لەسەر زەمینە کولتوریەکە بکرێت و هەوڵی چاکسازی لە دیزگای کۆمەڵگەدا بدرێت سەبارەت بە تێڕوانینیان بۆ مافی ژنان. لێرەوە ڕۆڵی حەزبەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر کاریگەرە لە بەگشتدا چوونەوەی ئەو بیر و باوەڕانەی کە دژی مافەکانی ژنان و پێدانی پێگە و ڕۆڵن پێیان. پێویستە پلانی درێژخایەنیان هەبێت و بە شێوەی پراکتیکی کار لەسەر توێژەکانی کۆمەڵگە بکەن بۆ ئەوەی ژنان سوود لە توانەکانیان ببینرێت و فەرامۆش نەکرێن.